سەرەتا من 2016 هەستم زۆر بە ئازارێکی زۆرە کرد لە شان و ملمە تاوان 2 ساڵ بوویانی لە 2014 و 15 من شان و ملمەیەشە هەر نەمەزانی چیە تر ڕۆژێکیان چوم سۆنەرم کرد دکتۆرە نەسرین خوافیکاوتی تۆ ئەم گرەیەکت هەیە تەبیعی نییە ئەتر کە ڕۆیشتم بەدەمیەوە بوو سەرەتان بوو گرەی سەرەتانی بوو مەمکمیان بۆ لابردم عیلاجی هەموو عیلاجەکانم وەرگرت و دەرەجەی نەخۆشیەکەم زۆر زۆرە ینی سێیە یەک دانە ماوە بوو ئەخیر الحەمدولیلا لە دوای عیلاجەکان هەست بە باشیەکەم بەڵام چۆن هەست بە باشیەکەم ڕوون کردە قاعەیەکی ڕاضە هەر لە تەلەڤیزۆن بینیم خاتوونێکی ئێرانیە خاتو فەرەح مراسەلیمی قاعەکەی زۆر زۆر باشە هاندەرە بۆ ئەم نەخۆشانە بەڕاستی من ئەوە 7 ساڵە لە لای ئەو ڕاضە ئەەکەم یعنی معنەویاتم زۆر زۆر بەرزە بە ئەو کۆمەڵە خەڵکەی کە ناسیومە یەکەم جار و مەزانی کۆتایی دنیاە دوای عیلاجەکەش و مەزانی هەر من نەخۆشم هەر من ئەو مەمکەم بڕاوە هەر ئاوە گرتە بووم تر هەستم بە شتێکی ناخۆشە کرد بەس کە چوومە ئەوێ بینیم مەجموعەیە ڕەفیقم وەکو بن مەمکینیە هەیە ڕەحمی لابراوە ئەیتر هەر یەکە و نەخۆشیەکی بوو لەو سنتەری ڕاضەیە وردە وردە قسەمان بۆ یەکتری کرد من معنەویاتم بەرز بۆتم ئاوە هەر من نیم نامن نابێ بمرم لەبەرەوەی من مناڵەکانم بچووکن ئەبێ کچەکەم ڕوا بۆ جامیعە الحەمدلله کچەکانیشم جامیعیان تەواو کرد و خۆشم باش بوومەوە بەس ئەبێ معنەویاتی خۆت بەرزکەیتەوە ینی خۆت بڵێ من ناڕوخێم من لە شێرپەنجە بەهێزترم خۆی مەرحەلە قورسەکان ناخۆشە تا تێی ئەفەڕێنی ئەبێ دەوروبەر لە دەورە بێ و هانێ با کە تۆ ئەبێ بژیت بۆ ئەوان من کە کچەکەمە بینی بچووک بوو ینی ئێستا باسی یەکەم ئێستا فرمێسکم یێت ینی بۆ ئەو کاتە کە چەند لە خەمی مناڵەکانم بووم بە دەرەجەی یەک لە خەمی خوشک و براکانم بوون کە ینی خوشک و براکانمە بینی ئەوەنە خەم ئەخۆن لە خەمی هاوسەرەکەم بووم کە نەیەتوانی ڕوبەڕوو سەیرم کە فرمێسکە هاتە خوارەوە براکانم عینەن شت ینی من کۆمەڵێ دەوروبەرم ئەزیێتدا بوو بە خەفەتێکی قورس کە سەیری ئەوانمە کرد خۆم بە قوتە کرد بە قوتیش نەبووم بەس خۆم هانی خۆمەیە بەو هاندان و خۆ بە قوتکردنە مەنا ئەو بەرزە بێتەوە کە مەنا ئەش بەرز بۆ شێرپەنجە ئەڕوات نامێنێ مەناعەت نزم بێ شێرپەنجە زاڵە بێ بەسەردا کۆنتڕۆڵ ناکرێت هەتا عیلاجیش کۆنتڕۆڵی ناکە بەس خۆت زاڵ بە کۆنتڕۆڵ بووە نەماوە سەرەتان لەگەڵ ئەوەش خواردنی تەندروست بە هیچ شێوەیە شەکر مەخۆن حتى ئەوانەی کە نەخۆشی ژنین شەکر مەخۆن ئێمە لە لامان عادەتە بەیانیان یەک تەن شەکرەکەینە چاکە و تێکی ئەین جوان ئەنجای خۆین لەبری ئەوە کەوسکێک هەنگوین بخۆ لەبری ئەو شەکرە ئەگەر هەر حەزی لێتی شەکر مەخۆ بە چاوە بە هیچ شتێک شەکری سپی من ناخۆم ئەوە 7 ساڵە الحەمدوللا سوودم لێ بینیوە تقریبا ساڵێکی خایان ئیتر دوای ئەوە قژڕ ڕوبەرین و مەمک بڕین و ئەمانە هەمووی تێپەڕی ئەتر ئێستا وردە وردە ڕوون کردوتە ڕاضە چم بۆ شاق ڕاضاکەم ئەوە 3 مانگە قاچم ئازاری گەشتووە ناچم بۆ شاق ئیتر من مەعەدەل ئەو مامۆستایەمانیامان با بۆ گۆیژە 3 ڕۆژیش لە قاعە ڕاضەکەم ڕاضەی ئایرۆبیکەکەم بێنە دەرەوە لەنا ئەو خەمە و خەمۆکیە چکە خەمۆکیش تووشە بێ دوای عیلاجەکە من خۆم دانیشتم ئەگریام یعنی نەمەزانی بۆچی ئەگریم بەس ئیتر دوای ئەوە کە ڕۆیشتم بۆ ئەو قاعەیە و دەستم کرد بە ڕاضەکردن و مەشغوڵ بووم بە سیحەتی خۆمەوە ئەو گریان وشتە نەما هەمووی ڕۆیشت ئەتر وردە وردە نەخۆشیەکەش نامێنێکە گریانە نەما و خەمۆکی نەما و بەس ئەبێ دەوروبەر هاندەرە بن مەسەڵەن ڕێگا بۆ خۆشکەن نەڵێن ماڵەکە مناڵەکە مەڕۆ بۆ ڕاضە یا مەڕۆ بۆ دەرەوە من جاری وایە دەڕۆژ ئەڕۆم بۆ دەرەوەی سلێمانی بۆ دەرەوەی عێراق یعنی هەست کەس بە پێی توانای خۆی شەر نییە تۆ بڕۆیتە دەرەوەی سلێمان دەرەوەی عێراق بڕۆ بۆ لادیەکان بچۆ بۆ ماڵە خزم لێ بمێنەرەوە تۆ ها دڵت ئیسراحەتەکە تر ئەمە دەورە بینێ بۆ نەخۆشەکان من خۆم ئاوا تێمپەڕانوە سوپاس بۆ دەوروبەریشتم کە هانیان ناوم چکە من ئەوە بەتەنیا ناتوانم بیکەم ئەبێ ئەوەی لەگەڵ تاژی هاوکارێ بێ من سەرەتا لە 2020 تووشی ژێرپەنجە بووم کاتێکە هەستم بە گرێکی نامۆکرد لە سنگمە چوون بۆ لای پزیشک و سۆنەر بۆم کراکەوە دەرکەوت بەداخۆ من توش بووی ژێرپەنجەم بەڵام ئەلحەمدولیلا دنیا پێشکەوتووە بەهۆی ئامێرەوانێ بەهۆی دکتۆرەکانەوانێ سپاس بۆخوا من توانیم دەستی کیمیایی بگرم بەسەرکەوتووی ئەلحەمدولیلا تێمپەڕان هەڵک وا تێگەیشتووە یان ئیتر ژێرپەنجە کۆتایی دنیایە و ئیتر وا ئەزانن کۆتایی بە هەموو خۆشەکان هاتووە ئیتر تو ئەبێ لێرایە وەستی تووشیان ئەوەستێ بەڵام نەخێر
تۆ هەر نەخۆشێکی تریش بێ پێویستە بە چارەسەر هەیە تۆ ڕووی عیلاج وەگری ڕووی چارەسەر بەگری چەنە عیلاجەکان چارەسەر هەیە دوو ئەو نەورەی خۆت ئەبێ ورەت بەرز بێ بەرامبەر بەم نەخۆشیە سەرەتا دەستم کرد بە پشکنین لە سۆنەر و لە زەرع و لە ئێمارای لە توایە بڕیاردراکەوە من کیمیاییم بۆ بکرێ لە پاش کیمیای ئەمەلیات لە دوای ئەمەلیاتیش جەستەی تیشکم وەرگرت سەرەتا کە کیمیاییم وەرگرت لە دووەم دەرزی دوای 20 ڕۆژ تقریبا قژم ئیتر دنکە هەڵ ئەوەری ئیتر هەستم کردکەوە من ئاسەواری کیمیایەکە وام لێت خۆم مەکینە مەڵگرت و سەری خۆم چا کرد کڵاوم کردە سەرم و لەچکم کرد لەبەر ئەوەی مناڵەکانم پێی بێتاقەت نەبن بەڵام سوپاس بۆ خوا کاتێک کە کیمیایی تەواو بوو هە دوای 15-16 ڕۆژ دووبارە مۆکان دەستیان بە سەدەهێنانەوە کرد و قژم دەرهاتەوە برۆم دەرهاتەوانێ ئەلحەمدولیلا سوپاس بۆ خوای گەورە زۆر باشم دەوروبەر زۆر باش من لەگەڵم ئەلحەمدولیلا من زۆر پشتیوانم پێیان بوو یعنی بەردەوام دڵنەواییان ئەکرد بەڵام قسەیان لەگەڵ ئەکردم خۆشم زۆر باش بوو دیارە ئەزانم کە ینی ژێرپەنجە ئەوە نییە ئیتر کە ئینسان دانیشێت و خەفەت بخوات و بڵێ من چارەسەرم نییە و کیمیایی وەرناگرم ئەمەلیات ناکەم نەخێر ئەبێ بڕۆی بەدەمیەوانی ئەبێ بەرەنگاریشی بیتەوانێ سوپاس بۆ خوای گەورە ئەلحەمدولیلا ئێستا زۆر باشم تێمپەڕانوە نوخشە بێ لە هەموو نەخۆشیێک ئەوانەی کە توش وانیت ئیشەڵڵا کە توش نابن باوەڕ بەخۆبن زۆر گرنگە لە پاڵ چارەسەرکردنە چونکەم تۆ ئەگەر دەرزیت لێ ئەدرێ لە نەخۆشخانە یەیتەوە ماڵەوە ئەگەر تۆ بەردەوام دانیشی و بگریت و خەفەت خۆیت یعنی تۆ پێویستی نەکە تۆ لایەن دەروونەکە و ڕوخان کەواتە تۆ لەم لاوە چارەسەر وەرەگری لەو لاوە دووبارە نەخۆش ئەکەویتەوانێ ئەبێ بەهێز بیت من پێتان ئەڵێم مورەتان هەبێت ئینشاءڵڵا تێ ئەبەڕێت چونکێکم ئێستا دنیا پێشکەوتووە کیمیایی هەیە ئەمەلیات هەیە چارەسەری تیشک هەیە بە هەر جەرسێکیان نەڕوا بەویتریان ئەڕوا ئینشاءڵڵا ورەتان بێ ورەتان بەرز بێت خەفەتی لێ مەخۆن بیری لێ مەکەنەوە تەنیا لە کاتی خۆیان سەردانی پزیشکەکان کەن و فاسەکانتان بکەن و هیچی تر